با بزانین ئەو تانکیە چی تێدایە؟ ئەم هەموو قوڕاوەکە قەیناکە بەس ئەمە چییە؟ شتێکی زۆر پیسی تێدایە. ئاخر جارێ نامەوێت کەس ببینێت، هەر وەڵا با کەس نەیبینێت، دوای کەس ئاوی ماڵان ناخواتەوە. شتێکی زۆر پیسە، ئەو شتە زیاتر کچان لێی دەترسن. لە ناو تانکی سەربانی ماڵەکان ئەمەی تێدایە. ئێمەوە ئاو دەخۆینەوە، مانگی جارێک بڕۆ سەیرێکی بکە، بڕۆ سەربان جەوێکی شوەرگرە، سەیرێکی ئەمەش بکە، ناو تانکێکەت بزانە چی تێدایە، ناو ئەوی بەچاو دەبینرێ. اینجا دکتۆر ئومێدیش دەڵێ 6 مانگ جارێک یان بەلایانی کەمەوە بینیتان چی تێدایە؟ هەموو شتێکی تێدایە، حەشەڕاتی تێدایە، پاشەڕۆی ئاژەڵانی تێدایە، شتی تری زۆر ناشری پیس و پۆخڵی تێدایە. ئەوە هیچ قوڕاوەکە و خۆڵەکە و ئەمانە هیچ کە هی خۆڵبارینەکەیە. دکتۆر گیان چۆن؟ بەڵێ هەموو شتێکی تێدا بوو.